ڕۆژی 16 ئۆکتۆبەری 2007 هێزە ئەمنیەکانی عێراق و حەشتی شەعبی بە هاوکاری چەند وڵاتێکی ناوچەکە هێرشیان کردە سەر سەرجەم ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیرادەی هەرێم لە ماوەی کەمتر لە 48 کاتژمێردا تەواوی ناوچەکانیان خستە ژێر کۆنتڕۆڵی خۆیانەوە و هێزی پێشمەرگەش لەو ناوچانە کشانەوە. دوای هێرشی ڕێکخراوی داعش بۆ سنوورەکانی باشووری کوردستان لە ساڵی 2014 هێزە عێراقیەکان لە ناوچەکان سنووری مادەی سەوچلیان پاشەکشەیان پێکرد و بەشێکی زۆری ئەو ناوچانیان کەوتنە ژێر دەسەڵات و کۆنتڕۆڵی ڕێکخراوەکە، بەڵام دواتر هێزەکانی پێشمەرگە و پەکەکە بە هاوکاری هاوپەیمانان بەشی هەرە زۆری ئەو ناوچیان لە داعش پاکردەوە و کەوتە ژێر کۆنتڕۆڵی پێشمەرگە. لەو کاتەدا حکومەتی عێراق بە سەرۆکاتی حەیدەر عەبادی لە شەڕێکی بەرفراوان و قورسدابوون لەگەڵ چەکدارانی داعش لە سنووری چەند پارێزگایەک ئەوە ژوای کرد کە چاوپۆشی بکات لە کۆنتڕۆڵکردنی ناوچە کوردستانیەکانی ئەو ناوچە کوردستانیانی کێشەیان لەسەرە، چونکە پێویستی زۆری هێزی پێشمەرگە هەبوو، بۆیە هەڵوێستی بەرامبەر کۆنتڕۆڵکردنی ناوچەکانی مادەی 140 لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە، بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کات و تا ڕادەیەک ئارامکردنەوەی دۆخەکە کۆنتڕۆڵکردنی ناوچەکانی حکومەتی عێراق بە دوای هەلێکدا دەگەڕا بۆ گەڕانەوەی سوپا و حەشتی شەعبی بۆ ناوچەکانی کۆنتڕۆڵکردنی و سنووری مادەی 140. سپاسی هەمووتانەکەم.